هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق ئەمڕۆ زەنگی دەستپێکردنی دەوامی فەرمی قوتابخانەکانی خوێندنی کوردی لە کەرکووک لێدرا. بە ئامادەبوونی بەڕێوەبەر و سەرپەرشتیارانی خوێندنی کوردی لە کەرکووک زەنگیکردنەوەی دەرگای قوتابخانەکان لێدرا و 88,000 قوتابی خوێندنی کوردی ڕوویان کردە ناوەندەکانی خوێندن و دەوامی ئەم ساڵیان دەست پێ کرد. دینی کوردی لە نێو شاری کەرکووک ساڵانە لەگەڵ وزارەتی پەروەردەی عێراقی فیدرالە، چونکە ئێستا دەوام لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە، بەڵام ئێمە دەواممان لەگەڵ حکومەتی عێراقی فیدرالە و کەرکووکیش یەکی 11 کۆموو قوتابخانەکانی تری عێراق ئەمڕۆ زەنگی یەکەمی دەستپێکی دەواممان لێدا لە قوتابخانە کوردیەکان. ئینشاءالله تەمەنا دەکەین ساڵێک بێپڕ لە خێر و خۆشی سەرکەوتن. وەکو ئامادەکارانی کە کردومانە میلاکاتمان مستەقرە لەبەرەوەی دەوری 700 تا 800 کەس بە گرێبەست دامەزران لەسەر حکومەتی عێراق مامۆستایوانە بێژ بوون لە خوێندنی کوردی ئێستا بوونە گرێبەست. ئەوەی کە لە کەلێ میلاکەمێنێتەوە وزارەتی پەروەردەی هەرێم ئامادەیە پێمانی ڕاگەیاندوو و ئەمرشمان بۆ هاتۆتە خوارەوە ناویوانە بێژی ترە نووسین ئەگەر میلاکمان نقصان بێ لە ڕووی پێداویستەکان و پێداویستەکان بە بەردەوام ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێم دابینی دەکا لە ڕووی پاکژی قوتابخانەکان و خۆ ئامادەکردن و مامۆستایان زۆر بە جۆش و خڕۆشەوە هاتوونەتە پێشەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو سەرباری چەندین داواکاری بۆ چارەسەرکردنی گرفتی مامۆستایان و خوێندنی کوردی لە کەرکووک، بەڵام تا ئێستا و گرفتانە چارەسەر نەکراون. سەرۆکی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانیش داوا دەکات حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری گرفتەکانی خوێندنی کوردی لە کەرکووک بکات. دووبارە لێرەوە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بایەخێکی تەواو بە شاری کەرکووک بدرێ. ئەنی بەڕاستی ئێمە لە زۆر ڕۆوە محارەبە کراوین ئەلێرانە، بۆیە ئێمە داوایان لێ ئەەکەین هاوشێوەی پەروەردەی ناوان گوانە بێژەکانمان بگرێ بە گرێبەستێکی فەرمی. یعنی ئێمە ناکرێت ئێمە لە ناوەند 1500 کەس کراوە چەندێکی کورد بۆ لێرانە. ئێمە چەند زیاتر سەردانی پەروەردەمان کردووە و داوامان کردووە، بەڵام ڕووی ئێمە و نازی ئێمە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوەی داوایان لێکەین وانە بێژەکانمان بۆ بکەن بە گرێبەست هاوشێوەی ئەوان ئەو ڕێژەیە بەرچاو بکرێت بۆ شاری کەرکووک. و کۆمەڵی پێداویستی تریشمان هەیە لە بینای قوتابخانەکان، کۆمەڵی قوتابخانەمان هەیە وەکو پێویست نوێژە نەکراوەتەوە. مەسیری پاشەکەوتی مامۆستایان بەچی گەیشت، ینی تەوزیحێک لەسەر ئەمە ژمارەیەکی حیسابیان بۆ دیاری بکرێ. با پێی بڕیاری وەزارەتی پەروەردەی عێراق لە سەرجەم ناوەندەکانی خوێندن 4 ڕۆژدەوامی قوتابیان و 6 ڕۆژدەوامی مامۆستایان و فەرمانبەرانی پەروەردە دەبێت. با پێی میکانیزمێکی گونجاو ڕۆژەکانی دەوام دیاری دەکرێن و بەرکەوتەی قوتابیان لە قوتابخانەکان کەمتر دەکرێتەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.